بینەرانی بەڕێزم کاتتان باش سڵاوی بەرخودانی ئەفرینتان لێبێ گەشتی هەواڵەکانی سەرلێوارتان پێشکەش دەکەین. دووبارە سڵاو. شەڕبانانی قەسەدە هێرشێکی دیکەی سەربازانی ڕژێمی تورک و چەتەکانیان تێکشکاند لە ئەنجامیەوەشدا 4 چەتە کوژراون 3 چەتەی دیکەش بریندار بوون. هەروە تانکێکیش بە تەواوەتی لەناو براوەڵبەتە بە پێی دوایین هەواڵی شکێستا بەدەستمان گەشتووە لە گوندی کەڤرێکەر کە لەوێ چەتەکان پێشڕەویان کردواتبوونە ناو گوندەکە شەڕبانان لێیان داون لە ئێستادا ئەوێشیان لەوان پاک کردوێتەوە. بەرخودانی سەردەم لە ئەفرین 9 ڕۆژە بەردەوامە و شەڕڤانان لە دژی دڕندایەتی ئەرتەش و چەتەکانی دەوڵەتی تورک بێوچان لە بەرخوداندان. پەیامنێری ئاژانسی دەنگوباسی ئەنها لە بەرەکانی جەنگەوە ڕایگەیاندووە. ئەرتەشی تورک لەگەڵ چەتەکانی لە ناوچەکانی سەر سنوور چەندین هێرشیان ئەنجامدا، بەڵام ڕۆبەڕووی بەرپەرزدانەوەی توندی شەڕڤانانی قەسەدە بوونەوە و گورزیان لێدرا. پەیامنێری ئاژانسی ئانها ئاشکراشی کردووە لە گوندەکانی وەک گوندی ئەلبیسکی و گردی کەڤەرکەری سەر بە ناوچەی ڕاجۆ و گوندی حەمامەی سەر بە جەندرێس و گوندی دیکمەتاش و قەستەلجەندۆی ناوچەی شەرا شەڕ و پێکادانێکی دژوار لە نێوان شەڕڤانانی هێزەکانی سووریای دیموکرات و چەتە و سەربازانی ئەرتەشی تورکدا لە ئارادا بووە. ئەرتەشی تورکێش فڕۆکەی جەنگی و چەکی قورسی بەکارهێناوە و تەنانەت هاوڵاتیانی مەدەنیشی کردوتە ئامانج. لە دەوروبەری ڕاجۆش تانکێکی ئەرتەشی تورک لەناو برەوە و هێرشی چەتەکانیش لەلایەن شەڕڤانانی قەسەدەوە تێکشکێنراوە. بە پێی زانیاری سەرچاوە سەربازەکانی قەسەدا نزیکەی 50 لاشەی چەتە و سەربازانی دەوڵەتی تورک لە مەیدانی شەڕەکەدا ماون. لەلایەکی دیکەوە لە نێوان گوندەکانی سەر بە برجک سلێمانی ناوچەی شێراوە شەڕڤانانی قەسەدا فڕۆکەیەکی سیخوڕی چەتەکانیان خستۆتە خوارەوە. سەرچاوە سەربازەکانی قەسەدا ڕاشیان گەیاندووە شەوی ڕابردوو چەتە و سەربازانی سەر بە ئەرتەشی تورک هەوڵیانداوە لە نێوان گوندی باشمەڕی سەر بە ناوچەی شێرا و شارۆچکەی قوبتانی سەر بە ئەدلیب مین بچێنن، بەڵام شەڕڤانانی قەسەدا لیان هاتوونەتە دەست و لیانداون. لەلایەکی دیکەوە لە کانتۆنی شەهباش شەڕڤانانی قەسەدا هێرشێکی سەربازانی ئەرتەشی تورکیان لە نزیک گوندی تەلمەدیق تێکشکاند و لە ئەنجامدا 3 چەتە کوژران و سیانی دیکەش بریندار بوون. هەروەها لە گوندی حەربەلیش ئۆتۆمبیلێکی سەربازانی ئەرتەشی تورکیان تێکشکاند. لە گوندەکانی وەک بازیا، چەقەلا، باختەلی، تەتەرای سەر بە جەندرێس ئەرتەشی تورک بە فڕۆکەی جەنگی بردومانی ناوچەکەی کردووە و بەو هۆیەوە زەرەروزیارێکی زۆری بە ناوچەکە و هاوڵاتیانی مەدەنی گەیاندووە. ئەرتەشی داگیرکەری تورک مەخابن کۆمەڵکوژیەکی دیکەی لە ئەفرین ئەنجام دایەوە. بە گوێرەی هەواڵێکی ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتی هەسەدا سوپای تورکیای داگیرکەر لە ناوچەی بلبلێ و هەروە لە ناوچەی ڕاجۆ کۆمەڵکوژی دیکەی دژ بە خەڵکی مەدەنی ئەنجام داوەتەوە. هەسەدا لەوبارەوە زیاتری ڕاگەاندووە و توێتی بەهۆی بردمانی فڕۆکە جنگەکانی تورکیاوە لە گوندی حاج خەلیلی سەر بە ڕاجۆ ژمارەیەکی زۆر لە وڵاتیانی سویل شەهید و بریندار بوون. هاوکات هەر ئەمڕۆ بەهۆی بردمانی فڕۆکەکانی تورکیا و لە ناوچەی بلبلێ چەندین هاوڵاتی سویل شەهید و بریندار بوون. لەلایەکی دیکەوە ئاژانسی ئانەها بڵاوی کردوتەوە لە گوندی گۆبەلێ لە ناوچەی شەراوە بەهۆی بردمانەکانەوە 3 هاوڵاتی سویل شەهید بوون، 4 دیکەش بریندار بوون. شەڕبانی یەپەژە ئاوێستا شەڕبانی یەپەژە ئاوێستا خاپور لە گوندی حەمامەی سەر بە ئەفرین لە چالاکیەکی گیانبازیدا
تانکێکی ئەرتەشی داگیرکەری تورکی کردوتە ئامانج و تەقاندویەتەوە لە ئەنجامیەوەشدا وێڕای تێکشکاندنی تانکەکە سەرجەم سەربازانی ناو تانکەکەش کوژراون کە دەوترێت 6 کەسن. کانتۆنە گەمارۆدراوەکەی ڕۆژاوا کە ئەفرینە بە چەتە و سەربازانی ئەرتەشی تورکی داگیرکەر لە هەموو لایەکەوە هێرش دەکەنە سەری تا داگیری بکەن. بەڵام شەروانان و گەلی کانتۆنەکە بەرخۆدانی مێژویی بەڕێوە دەبن تەنانەت ناهێڵن بستێک لە خاکەکەیان داگیر بکەن و بەرپەچیان دەدەنەوە. شەروانێکی یەکینەکانی پاراستنی ژەنی یەپەژە بە ناوی ئاڤێستا خابور لە بەرامبەر داگیرکەری دەوڵەتی تورک و چەتەکانی بە چالاکیێکی گیانبازی تانکێکی دوژمنی بە تەواوەتی تێکشکاند خۆشی گەشتە کاروانی شەهیدان. ڕۆژی ڕابردوو لە ئاوایی حەمامی سەر بە کانتۆنی عەفرین لە پاش شەڕێکی دژوەر لە نێوان هێزەکانی سووریای دموکرات قەسەدە و ئەرتەشی تورکدا ڕوویدا، ئاڤێستا خابور بە چالاکیێکی فیدایی ورە و هێزی دوژمنی بە تەواوەتی تێک ڕووخاند و لە ئاکامدا تانکێکی دوژمنی بە تەواوەتی تێکشکاند و تەواوی سەربازەکانی ئەرتەشی تورک کە لە ناو تانکەکەدا بوون کوژران. ئاڤێستا بەو چالاکیە ئەوەندەی تر وەرەی شەروانانی بەرز کردەوە. هەروەها شەروان ئاڤێستاش گەیشتە شەهادەت و پەیوەست بوو بە کەروانی نەمران. زولێخا حەمۆ ناسراو بە ئاڤێستا خابور لە حەڵەب لەدایک بووە و 27 ئەم مانگە لە گوندی حەمام لە چالاکیێکی گیانبازیدا گەیشتە ریزی کاروانی شەهیدانەوە. بەڵێ بەم چالاکیە گیانبازیەی ئاوێستا جارێکی دیکە ڕۆحی بەرخودانی کۆبانی لە ئەفرین ژیایەوە بە چالاکیە فیداییەکەی ئاوێستا خاپور ئەم جاریان ئەفرین بوو بە قەڵای خۆڕاگری و بەرخودان لە بەرامبەر فاشیزم و تاریکی و دیکتاتۆریەتی ڕژێمەکەی ئەردۆغان. شنحي بالبليمة شكندي بليمة نبي بابي محمد نبي دايكين أمينة نبي من مال صديقة حماية وشنب باقي نفارتي دا أبيست خابورة هەروەک خۆی دەڵێ من زولێخا حەمۆم ناسراو بە ئاڤێستا خابور. ئاڤێستای نەمر لە یەکەم جار چاوی لە حەڵەب هەڵهێناوە و هاتوۆتە دنیاوە. بەڵێ شوێن و ماڵی ئاڤێستا چیایی کۆرمێنج بوو، ئەو شوێنەی کە ئاوایی بیلەی ناوچەی بلبلی عەفرینی بەهەشتا. ئاڤێستا لە ناو بنەماڵەیەکی کورد و نیشتیمان پەروەەردە لەگەڵ 4 خوشک و 3 برای گەورە بوون. ئاڤێستا هەر لە تەمەنێکی کەمیدا فێری کاری درومان و خەیەتی دەبێت و دەست بە کارکردن دەکا. هەر بۆیە هەر لە سەرەتای گەنجیەوە ماندووبوون و کرێکاری دەناسێت. هاوکات لەگەڵ شەهادەتی ئاڤێستا خاڵی ئاڤێستاش کەسانی تریش لە ئەندامانی بنەماڵەکەیان بۆ ئازادی و سربەستی نیشتیماندا گەیشتوونەتە کاروانی نەمران. ئاڤێستا کاتێک کە لە بلبل گەورە دەبێت و ڕوو دەکاتە شەم لەوێ دەرفەتی ئەوەی بۆ دەڕەقسێ کە تەفگەری ئازادی کوردستان باشتر بناسێت. شامی گویم مالک تری شدم متشتی پارتی در باش ناسته کرد اما این مالباتی مگشتی پرانی تبلیغ کنه. کاتێک لە شام دەگەڕێتەوە بۆ ئاوایەکەی خۆیان دەچێت لە نزیکەوە شەروانان دەبینێت و هەرەوەش دەبێتە هۆکاریەوەی کە کاریگەری زۆری تێدا بەدی بێت. ساز به حوالا تاثیر بود مدید نو دمی حوال دهات اونجا مالبات و داره راستیش از به تاثیر بود.
دڵی ئاوێستا وە گاگریشی گەشی شۆڕژ پڕ بوو لە فیداکاری ئەڤاڵانی هەر بۆیە لە ساڵی 2014دا بە شێوازێک بێوچان بەشداری ریزی تێکۆشان و بەرخۆدانی یەکینەکانی پاراستنی ژن یەپەژە بوو لە خەباتی ڕۆژاوە بوویە خاوەن ڕۆڵ. نەزاتم تاڤڵێ من شەروان نوگر یعنی خواستەکەم بێ ملی دا پڕ بوو. هەروەها وەکو فەرماندەیشی یەپەژە بەشداری لە هەڵمەتە سەربازیەکانی تەنەب کەشتار تەلڕەفعەت و ئوملحوش کرد پێشەنگایەتی چەندین تیمی شەڕوانانی کردووە لە جەنگی ئازادیدا بەهۆی بوێری و نەبەردی و توانایی جەستەییەوە جێگای خۆی لە ناو ڕیزەکانی دژە تۆرۆردا گرت و تا جیهان لە بەڵای تۆرۆر ڕزگار بکات بە هەموو شێوەیەک لە پێناو مرۆڤایەتیدا جەنگە. ئاوێستا دەلال کچی چیای کورمێنج دوای هەر ڕۆژ لە بەرخۆدانیەکانی عەفرین ڕۆژی 27 مانگە لە گوندی حەمامەی سەر بە ناوچەی جەندریز بە هەڵوێستێکی فیداکارانە ناوی خۆی لە مێژوودا تۆمار کرد. ئاوێستا لەواری ئارین میرکان بۆ ڕێگریکردن لە پێشڕەوی هێزە داگیرکەرەکان خۆی بە بۆمبە پێچایەوە بە تانکێکی دوژمندا خۆی تەقاندەوە. چۆنارین میرکان لە کۆبانێ بوو بە سمبولی ژنی بەرخۆدێر لە عەفرینیش ئاوێستا خاپور بوو بە سمبولی ژنان لە بەرخۆدانی سەردەمدا. هەر وەکو بۆ خۆی دەڵێ ئاوێستا بوو بە درێژە پێدەری زیلان و بێریتان. هدف آرمانجیم دمی پیش یعنی از بکارم مثلا خب آسته شهید بریتان شهید زیلان گیرم. ئێدی ئاوێستایی دڵگەش و ڕووخۆش بوو بە سمبولی خۆڕاگری سەردەم. هی مروانه نابوده چه قاسی نابودنگی او قاسی سر بین وەکو بێریتان زیلان و ئارین بوو بە خاوەنی ئەو خاکە. بەڵێ چالاکە گیانوازەکەی ئاوێستا ساتێک بوو لە قارەمانی بەڵام ساتێک زۆر بە گەورەی لە مێژوودا و باش کۆمەندانە تۆمار دەکرێت نەوە دوایینەوە بۆ یەکتری دەگەڕنەوە و هەروەکو چالاکی و ساتە قارەمانێتەکەی ئارین میرکان لە کۆبانی پێکەوە فەرمونون با چەندیمەنێک لە سمبولی بەرخۆدانی سەردەم لە عەفرین و شکۆی کوردستان ئاوێستا خاپور ببینی. وەک ژنێک ئازاد چاوایە مەسەن گوری کو سەرۆکاتی پەرسپەکتیفێ کو دێ ژن تاکوشینێکی چاو بکە ژنێکی کو ببە خودی هێزێکی چاو دەربخینێ دمیلی عەسکەری داژی و دمیلی سیاسی داژی مەسەن ژنێکی سیاسەتی فێم نەکە ژنێکی تێ حەڵاندن دەمە کو تێ ناوێ پارتیەدا تو فێم دیکە کو ژن هێزی خۆت کارە هەر تشتێکی دەربخینێ مەسەن دمیلی عەسکەری دا دمیلی سیاسی دا هەر میلەکی دا جد دەگیرێ دکاره مثلا جیاکی بریوا ببه دکاره شرکی بخواه همه داعش چاو شر بکه دکاره بریوا ببه جنه کیزی و حیوی جید در کبه وله مثلا دوام من لا درسی پر جارن انسان پد فکره وقت جنه کی چاو در بکه هم بری وان تشتنا تبکار به فلسفه سرکاتی چاو به برسفه کی
هم بری جنه که تو چا بکار به جنه که هاتن حلاندن ناف جوا که تو آزاد بکی تو روزگار بکی پرانی یالش میمد وان ناد پر درد کرده هم بری داعشی هم بری ذهنیت این دولت که نهاد خازن هندک تشت قارشی مدار بخینن هم پرانی قامپلی که وی دامید تیم مشاندن سر جنه و سر سروکی مایا سر بر آپویا دوی دامید ام چخواست بن برسف او جمعتی خواستن مثلا دوی دامید ام وقت جن چه جمعتی خواستن تشتی کجمعتی خواستن ام چاو بکن چاو بروا ببن گواش من رکنی دلم بو باخته بینه دلم بو باخته بینه گلام ردینه چاوه و دریای جینه گواش من رکنی دلم بو باخته بینه دلم بو باخته بینه آبوه تیازینا من بو خیال پیش روزا مینا چیرای چیروسکا او برونیا شبامن او برونیا شبامن ده دورا به مروانو هی مروان نابوده چقاسی نابودنگی او قاسی سر بلندی چقاسی نابودنگی او قاسی سر بلندی آوا مسیا آواشین بندات می زغراس آوا مسیا آواشین بندات می زغراس بارانک هر هر باری مروانم شاهد کتی وڵە بینەرانی بەڕێز فەرماندارەتی یەپەژە هەر ئێستا لێدوانێکی لەسەر چالاکیە گیان بازیەکەی ئاوێستا خاپوور داوە لەو لێدوانەدا ئاوێستا خاپوور بە سمبولی ئازادی هەروەها بەرخودێری بەناو دەکەم لە ساتەکانی داهاتوودا بە فراوانی ئەو لێدوانەی فەرمانداری یەپەژەتان بۆ بڵاو دەکەینەوە. بەڵێ هاوسەرۆکاتی خۆبەڕێوەبەری کانتۆنی ئافرین ئەمڕۆ لە ڕاگەیەندراوێکدا کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاندووە داوا دەکات لە ڕای گشتی کوردستان و جیان پشتیوانی لە ئافرین بکەن. ئەمڕۆ هاوسەرۆکایەتی خۆبەڕێوەبەری دیموکراتی کانتۆنی ئافرین لە بەردەم بارگای خۆبەڕێوەبەری کانتۆنی ئافرین کۆبوونەوەیەکی ئەنجام داوە لەوێ کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ڕێخستۆ و تێیدا داخوازی ئاڕاستەی ڕای گشتی جیهان و کوردستان کردووە کە تێیدا هاتووە. سوپای تورک لە ڕۆژی 20 مانگەوە هێرش بۆ سەر کانتۆنی ئافرین دەست پێ کردووە سەربازانی تورک و چەتەکان لە 9 ڕۆژی ڕابردوودا بە چەکی قورس و فڕۆکەی جەنگی هێرش دەکەن و منداڵان و ژنان و هاوڵاتیانی مەدەنی دەکەن ئامانج. ئامانجیشیان لەوە ئەوەیە کە ئیمپراتۆریەتی عوسمانی لە ناوچەکەدا زیندوو ئاوا بکەنەوە. بەڵام سەرڕای هەموو درندایەتیەکان و هێرشەکانیان هاوڵاتیان و شەڕوانانی قەسەدە بەرخودانی مێژوویان کردووە و ڕێگیان نەداوە تەنانەت هەنگاوێکیش پێشڕەوی بکەن. وێڕای ئەمەش ئێمە لە خۆبەڕێوەبەری دیموکراتی کانتۆنی ئافرین بانگەوازی لە هەموو گەلی کورد و دۆستانی و ڕای گشتی جیهان دەکەین تا پشتگیری لە بەرخودانی ئافرین بکەن و بێدەنگ نەبن لە بەرامبەر کردەوە هۆڤانەکانی حکوومەتی ئۆردوغان کە لە ئەفرین لە دژی مرۆڤایەتی ئەنجامیان دەدات. بۆ گفتوگۆکردنی زیاتر ئێستا بەڕێز کامەران منتێک مامۆستای زانکۆمان لە باشووری کوردستانەوە لەگەڵدای لەگەڵ بەڕێزیاندا گفتوگۆ لەسەر بەرخودانی ئافرین هەروە ئەو پێژات و ڕوودا و دەراویشتانە دەکەین کە لێی کەوتوەتەوە. بەڕێز کامەران منتێکم کاتت باش زۆر بەخێر بێن بۆ تەلەڤیزیۆنی ستێرک. ئەم کاتی بەڕێزیشتان باش زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت دکتۆر کامەران خوێندنەوەی بەڕێزت چییە بۆ هەم بەرخودان کە لە نۆهەمین ڕۆژیدا بەردەوامە هەروە ئەو هەڵوێستانەشی بە تایبەتی یا ئەمڕۆی ڕژێمی تورکیا لەسەر هێرشەکانیان و سووربوونیان لەسەرەوەی کە هێرشەکان بە ئەفرینەوە سنووردار ناکەن بەرفراوانتری دەکەن لەوەش لە کاتێکدایە کە لە ئەفرین سەرکەوتنێکیان بەدەست نەخستووە.
بەڵێ سەرەتا ڕێز و خۆشەویستی و پێزانینم بۆ شەربانانی عەفرین ڕادەگەێنم بەڕاستی ئەوەیان سەلماند کە نمونەی نیشتیمان پەروەرێکی ڕاستەقینەن. عەفرین چۆن کۆبانی بووە گۆڕستانی هێزە تیرۆریستەکان، من پێم وایە عەفرینیش بە هەمان شێوە دەبێتە گۆڕستانی گەورەترین هێرزی ناتۆ. لە عەفریندا دەبێت کۆمەلگەی نێودەوڵەتی بەخۆیدا بچێتەوە کە تورکیا ئەو هێزە نییە کە بەشێک بێ لەو دیموکراسی ساختەیە کە ڕۆژ ئاوا بانگەشەی بۆ دەکاتن. دیارە دۆخەکە دۆخێکی زۆر مەترسیدارە لەسەر ئاستی هەموو ناوچەکە. پێم وایە عەفرین دەبێتە سەرەتای شەڕێکی هەرێمی و نێودەوڵەتی زۆر گەورە ئەگەر بەو شێوەیە بڕوا. شەرمەزاریە بۆ کۆمەلگەی نێودەوڵەتی کە لەبەر چاوی زلهێزەکانی دنیا لەبەر چاوی ئەو نەتەوانی کە خۆیان بە دیموکرات خواز دەزانن، لەبەر چاوی ئەو زلهێزانەی کە باسی مافی مرۆڤ دەکەن نەتەوەیەک واژینۆساید دەکرێت. لەبەر ئەوە پێم وایە دەبێت ئەمڕۆکە کورد لە هەموو پارچەکانی کوردستان ڕاستیدا شەڕی عەفرین نییە، لە عەفرینەوە شەڕی هەموو کوردستان دەکرێت. ئەو ڕاستەقینە دەبێت هەموو خەڵکی کوردستان تێبگا. لەبەر ئەوە ئەگەر کورد بیەوێ شکستەکانی کەرکووک قەرەبوو بکاتەوە پێویستە لە عەفرین سەرکەوێ. یعنی سەرکەوتنی عەفرین من پێم وایە کلیلی سەرکەوتنی هەموو کوردە، هەر ژێرکەوتنێک و هەر بابڵی نسکۆیەک دووساری عەفرین بێ من پێم وایە مەسەلەی کورد 200 ساڵت کە دەگەڕێتە دواوە. لەبەر ئەوە دەبێت کورد لە هەموو پارچەکانی کوردستان نەک بەتەنها لە فەیسبووک و لە ڕووی ڕاگەیاندنەوە بەڵکو بە هەموو شێوەیە کە پێیان دەکرێت پێویستە پشتگیری عەفرین بکرێت. دکتۆر کامەران، زۆر کەس دەپرسێ ئەم هەڕەشە و گۆڕەشانەی ئەردۆغان بە تایبەتی لە ئەمریکاشی دەکەن. دوێنێ وەزیری دەرەوەی تورکیا نەیشاردەوە کە مەرجی بۆ ئەمریکا دانا، یاوە تا دەبێت لە باکووری سووریا بە تایبەتی منبج بکشێتەوە یا هێرش دەکەنە سەریان. ئەنی پرسیارەکە مەیە ئەردۆغان ئەم بوێریە لە کێوە دێنێ و چی وای لێ دەکا پاڵبشت بە چی کە ئەم هەڕەشانە لە ئەمریکا بکە بە ڕێزیش داماژەت پێدا ئەگەر هەیە شەڕەکە بێتە شەڕێکی گەورەی نێودەوڵەتی. بەڕاستی ئەو هەلوێستانەی سەرۆشی تورکیا لە دوو خوێندنەوە زیاتر بەخۆ هەڵناگرێتن. لەلایەک ئەوەیە کە ئەو شکستانی کە لە عەفرین دووچاری بوونە تووشی هێستریایەکی دەرونی کردن و لە دۆخێکی شپرزە و شڵەژاویەوە دەژین. لەلایەکی تر پشت بەستوو بۆ هاوپەیمانەتی کە لەگەڵ رووسیا و ئێران و عێراق و سووریا و ئەو سیستەمانەی بەستووە دەیەوێتن دەستی ئەمریکا بادە لە ناوچەکە و هەیمەنەی عالەمی هەیمەنەی جیهانی ئەمریکا لەو ناوچەیە لە ناو برن. لەبەرەوە بە بۆچوونی من لە عەفرین بە تەنها کورد ناکەوێت بەڵکو سیستەمی دنیا گۆڕانکاری بەسەردادێ بەو شێوەیە کە ئەمریکا ئەگەر بێت و یاخود هێزە ئەو ئەمریکا ئەوروپا و ڕۆژ ئاوا ئەگەر بێت و پشتی کورد نەگرن ئەوان لە ئۆراسیا من پێم وایە نەک بە تەنها لەندە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئۆراسیا دەخرێنە دەرەوە. بۆیە هاوچێشەکە بە تەنها پەیوەندی بە کورد نییە، ئەو ماوە بێدەنجیەی کە ئێستا دەیبینین لەسەر ئاستی نێودەوڵەتی من پێم وایە ئەو بێدەنجی بەر لە جێژەلوکەیە بێدەنجی بەر لە تۆفانە. لەبەرەوە ئەو ڕۆژانەی کە دێ ئەگەر بێت و حکوومەتی تورکیا بەردەوام بێ لەسەر ئەو دەستدرێژیکردنەی لەسەر ئەو ڕەشە کوژەی کە دەیکاتن من پێم وایە دۆخەکە بەرە و ئاراستەیەکی زۆر مەترسیدار هەنگاودنێ. بەڵێ باشە لە سبەینێ بڕیارە کۆبوونەوەی سوچی بکرێت لە رووسیا بە سەرپەرشتی رووسیا. خوێندنەوەی بەڕێزت بۆ کۆبوونەوە چیا دەرەنجامێکی دەبێت کە بارودۆخێکی وها ئێستا لە ناوچەکە هەیە بە تایبەتی تریش مەسەلەی عەفرین؟ بەڕاستی بەر لە سوچی ئێمە کۆنگرەکانی ڤیێنامان بینی هەر هەموو شکست هێنا لەبەر ئەوەی کۆنگرەکان ڕنگدانەوەی و ئەو واقعانە بوو کە لەسەر خاک دەگوزارێ. تۆ ناکرێ باس لە ئاشتی بکەی باز ڕێخستنەوەی ناوچەکە بکەی لە کاتێکە سوپایەکی هەرێمی کە بەشێکە لەو دانیشتانەی کە لە سوچی دەکرێتن هەڵستێ بە جینۆسایدی ملەتێک. لەبەر ئەوە من پێم وانێ سوچیش چارەنووسی سوچی وەکو هەموو ئەو کۆنگرانەی ترە کە پێشتر بەستراون. بەڵێ باشە سەبارەت بە ئەم کۆبوونەوانەی سوچی و هەروە ڕای گشتی جیهانیش کورد بە چ شێوازێک دەتوانێت لە بواری دیبلۆماسیدا کار بکە؟ بەڕاستی ڕنگ بێ بە پلەی یەکەم ئێستا ئەرکەکە کەوتوتە سەر ڕەوەندی کوردی کە لە دەرەوەنە لەبەر ئەوەی ڕەوەندی کوردیش ئێستا پێم وایە تا ڕادەیەک چالاکانە کار دەکەن. حزبەکان پێویستە ئەوانەی کە خەناتی دیبلۆماسیان هەیە لە ڕۆڵی خۆیان ببینن، ئەو حیزبانەی بە تایبەتی کە لە ڕۆژئاوای کوردستان و تەنانەت لە باشوور و لە هەموو پارچەکانی تری کوردستان هەرچەندە لە باشوور دۆخەکە بە شێوەیە کە من پێم وایە ئێستا ئەوان لە شکستێکدا دەژین کە ناتوانن ڕۆڵێک ببینن. لەبەر ئەوە مخاتەبەکردنی کۆمەلگەی نێودەوڵەتی بە تایبەتی میدیاکان من پێم وایە ئەوڕۆ میدیاکان چۆن توانیان مەسەلەی کۆبانی بکەنە مەسلەیەکی جیهانی. ئەوڕۆ میدیای کوردی دەتوانێت مەسەلەی عەفرینش بکاتە مەسلەیەکی جیهانی و ئەو تاوان و جینۆسایدی کە لە عەفرین ڕوودەدا بیگوازنەوە ناو ماڵی یەکەی ئەو کەسانی کە لە ئەوروپا و ئەمریکا و ڕۆژهەڵاتدا دانیشتونە لە ماڵەکانی خۆیان بێ ئەوەی هەست بە
ئەو ئازارە بکەن کە ملەتێک دووچاری دەبێتەوە لەبەر من پێم وایە مێدیا ئەرچی ئەوەیە کە ئەو ئازارە باتە ناو هەموارەکان بۆ ئەوەی ڕایەکی گشتی جیهانی ڕایەکی گشتی ناوخۆ هەرێمی دروست بێتن و فشار بخرێتە سەر تورکیا تاوەکو ئەو شەڕە ڕابگرێتن. باشە بەڕێز دکتۆر کامران منتگ مامۆستای زانکۆ لە باشووری کوردستان و زۆر سپاس بۆ بەڕێستان. خێستانەیە. أبكي لحماية أبور حماية وان دفجو خي خبر نودن عفنا مايا وأخو مايا ومشرف مايا سات شو بكري أردوغان وتركو جيوارن وعبديس النوراوي أمش كشكي أردوغان ناطرسن أم كرد حمو ملاد جياسن أم آخي خجي بار نودن أم بار نودن هەر لە دەستپێکی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و باکووری سووریاوە ژنانی کورد لە بەرەکانی پێشەوەی شەڕ و بەرخوداندا بوون. شەڕوانانی یەپەژە لەبارەی هێرشە داگیرکاریەکانی ڕژێم و تورک و تاقمەچەتەکانیانەوە دەدوێن و دەڵێن چۆن لە کۆبانی سەرکەوتین ئاواژ بە تەئکید لە عەفرینیش سەردەکەوین. عێریشên ser Efrînê tên çêkirin bi ser navê xwe yê esasî wek dewleta AKP li ser Efrînê tên çêkirin. عێریشی Efrînê jî dike mesela pir cara mesela dewleta Tirk di Kobanê da destek da Daeş ama her tiştî piştî wê her tişt aşkere derket. Mesela hîro jî li Efrînê ew bû nêz heftak bê berxwedanî tê kirin. Dîsa jî em wek hêzê YPG em soz didin gelê xwe, em soz didin serok apo, em dibêjin bi rihê arînan, bi rihê kendalan çawa me Kobanê serxist ama Efrînê ji bû rengî serxine. Derê ku êriş dikim bin navê İslamiyetê de bin navê dîn da bin navê işte ez welat diparêzim ez gel diparêzim binî wî navê de şer dike ama nikaribin bêxe û em ê wekî hêza YPG çi were destê me çiş me bêxwastin çawa me Kobanî berneda em Efrînê jî berneda em ê berxwe bide heya dawiyê. Devleta AKP bi çi avayî û bi çi teknîkê xwe li ser xeta Efrînê êriş bike jî em vekî hêzên YPG bêdeng namînin. Wek şervanên YPG em gel gelê xwe ne. Çi dibe bila bibe em ê bersikertî kirin. بەڵێ بینەرانی بەڕێز ئێستاش لە ڕێگەی تەلەفۆنەوە دەچینە عەفرین لێەوە ڕۆژنامەوان و شەنگ حەسەنمان لەگەڵدایە و شەنگەم کاتت باش دوایین زانیاری سەبارەت بە بەرخودانی عەفرین چیە شەڕ و پێکادانەکان ئەمڕۆ بە چ شێوازێک لەوێ هەبوون. بەڵێ دەما هەموو بینەران خۆش بە شخوار بەرخۆدانە سەردەمێ لەبەر ڕۆژە خۆیا نەهەمینندەیە شەروانên هێزە سووریا دەموکراتیک نەهڕۆژن بێناوبەر لە بەرامبەری هۆڤیتیە ئارتەشا تورکا داگیرکەر و هەموو هێزا وێ یا بەژاهی و عەزمانی بۆ خستی دەورێ دێ li vê derê bersivdayînekî xurt didin wê ji xwe îro di roja nihan de carekî din hovîtiya artêşa Tirka dagirker carekî din hate xuyakirin bi taybet dê bombabarankirin û tobaраnkirina xwe ji deverên welatiyên sivîl re niha di nêzî saet yekan de artêşa Tirk ya jî balafirên artêşa Tirk komkujiyekî din bi serserê welatiyên sivîl de pêk anîn bi taybet li gundê Gutliyê bû navçe girêdayî navçeya Şêrawa li aliyê başûrî Efrînê ya jî li başûrî kantona Efrînê dikeve di encama wê de ji xwe li gorî endamên wê malbateyên gofilitî bûn 20 kes di navbera şehîd û birîndaran de bûn qurbanê wê komkujiya artêşa Tirk a dagirker û dîsî jî balafirên şer yên artêşa Tirk li wê herêmê diferin lewra ji ber wê yekê rojnamevan nikarin got bihêjin cihê bûyerê û bişopînin ji ber wê bombabarana dijwar a artêşa Tirk a dagirker û her wiha ekîdên tenderustiyê jî nedkarîbûn got di wexta wê de em bêjin destwardan ya jî mudaxeleyekê bikin gowan birîndar û şehîdan rakin û heta vekê dîsa balafirên şer li wê herêmê diferin li aliyekî din ji xwe şer û pevçûnên dijwar li aliyê girê qestelê yê stratejîk got li aliyê rojhilatî kantonê yan jî li wekî cebheya kantonê tê dîtin bi wê yekê ji xwe ji saetên sibehê ve artêşa Tirk û çeteyên pê ve girêdayî hemû hêza xwe li wir xistinê de wê çi hêza ezmanî û çi hêza bejahî be lê ew
راستی بەرسەفدانینێکی خورد ئاشاربانن هێزن سووریا دموکراتیک قەسەدێن تێن چاپەمەنیە ئارتشا ترک ادعا دکە بۆ ئەو گرد بن کۆنتڕۆل ئەوان دەیە لێ حتا وێکێ لێ شەر و پەرچوون بە دژواری لەوێ دەرێ ڕوو ددن واژی جارێکی دن دەرە و ئەم بێژن نوچەیە نەڕاست بۆ چاپەمەنیا ترک بەلاغ دکە جارێکی دن وە یەکێ نیشان دەدە لە گۆری ئاگاهیان دەستپێکی کوشتیان چەپەیان دەهان لەوێ دەرێ حتا وێکێ لێ چێبوونە دیساژی شەر بە دژواری دێ دۆمە ناوچەیە جندرێسێ یا بۆ ئەفچار ڕۆژن بێناوزەر تێ تۆباڵانکردن ئیرۆ دیسیژی راستی تۆپێن ئارتشا ترک ئاداگرکار هات و حتا وێکێ لێجی ئەو تۆپباران بە دژواری لەسەر دەڤەرێن وڵاتیان سیڤیل لەوێ دەرێ دیدۆمە دیساژی لە گوندێ حەمامەیە هەمان ناوچەیە شەر و پەرچوون بە دژواری دناوبەرە شەروانان و ئارتشا ترک ئاداگرکار دە دیدۆمە بگشتی ئاگاهین هەری داوی ئەڤن باڵافرین شاریان ئارتشا ترک دیسا لە دەڤەرێن سیڤیلان دگەرن دیسا دەڤەرێن سیڤیلان بۆمەباران دکن و دیساژی لەڤەر شەر و پەرچوون بە دژواری ددۆمن و احتیمالên pêkanîna komkujiyên din ji aliyê artêşa Tirk adagirker ve her dimînin û dîsa jî ji berxwedaniya şervanên hêzên Sûriya Demokratîk Qesedê her didome. باشە هوشنگ هەنێکی بەحسی ڕەوشی تەندروستی بکە پێدەویان تەندروستی لەوێ چه هەنە ینی گەرەک چی بێکردن عاجل ئالیکاریە تەندروستی بگەژە ئەفرینە چون تۆ بەحەز دەکەیت و هەژمارێکی زیادە شەهید و بریندار ژە سڤیلان هەنە. بله یعنی بێگومان نها شپە divê rewşa xerab de divê hovîtiya artêşa Tirkiya got her tiştî topbaran û bombabaran dike bêguman pêwîstî de hem em bêjin dermanan hem bi kadroyên tenderistiyê hem bi erebeyên ambulansa hem bi dermanan heye hem bi dermanên gobawayeke lezgîn xwînê bisekinî yani hemû cûreyên em bêjin got pêwîstî yan jî em bêjin got diwarê tenderistiyê di tên bikaranîn pêwîstiya wan li vê derê heye nexasin got ev heft salin bênavber kantona Efrînê dorpêçkirî ji aliyê artêşa Tirk و چتین ویده لورا پیوستی دوی درباره دهیش خواه بانگا مجلسا تندرستی انجمنا تندرستی یا کانتون جی هبو دیسا حیواسور آکورد او جی دلور بناوالی و تفگره ده همو هزا خوخستی دوره لیدیس او جی لگوری امکان خواه دکاره گو دست علیکاری دریجی وان نخوشان و وان برینداران بکه لیش خواه دیس هویتیا ارتشا ترک لوری درکت گو دو دیس امبولانسه که ارتشا امبولانسه که حیواسور جالی ارتشا ترک و هاتبو گولا باران کرن ده انجام آویدش خواه او امبولانس انها نکاره بخبته و هجماره یه بوبری جهی او قاسی نزدنه لورا جاری کدن او هویتی ارتشا ترک آداگرکر ده همو واران ده همو خباتان ده جاری کدن دیار ده که بولور هر تشتی ده برخواه قد ام بجن فرق و جداهی ناخر نافدرا سیویلان نوا ام بجن تختورا نوا کادروین تندرستی نوا روجنموانان و هر دبره توباران ده که و بویه کشخوا هویتی اوی همو سینورن لوی داره تنسیبن مروواهی همو تنسیبن اخلاقی درباس کریه و ده انجام ده هر و هر او هویتی مزنتر ده. باشە وشنگ حەسەن ڕۆژنامەوان زۆر زۆر سپاسە دەکەین کە و هەواڵ و زانیاریانت بە ئێمە گەیاند کاتێک خۆش بۆ بەڕێزت. سپاس. لە چەندین شوێنی باشووری کوردستان دژ بە هێرشە داگیرکاریەکانی ڕژێمی تورک و تاقمەچەتەکانی بۆ سەر ئەفرین خۆپیشاندان و چالاکی هەن گەل خاوەنداری لە بەرخودانی گەل و شەڕوانانی ئەفرین دەکات لەو چوارچێوەیەدا لە مەخمور سلێمانی هەردوو دەڤەری ڕاپەڕین و گەرمیان چالاکی جەماوەری ئەنجام دراون. لە دژی هێرشەکانی سوپای تورک بۆ سەر ئەفرین لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی بەشێک لە مامۆسایان و ئەکادمیسیان و خوێندکارانی زانکۆ کۆبوونەوە و پشتیوانی ئەفرینیان کرد. لە کۆبوونەوەکەدا ڤینۆس پێنجوێنی ئەندامی ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشەر ڕایگەیان. ژنانی گەنجی زانکۆ پێشگیری خۆمان بۆ گەلی خۆمان دووپات دەکەینەوە بە ڕۆحێکی گیان خاوەندارەتی لێ دەکەین. سڵاو پڕ ئیرادەی هێز بۆ خوشکان و برایانی شەروان دەنێرین. داوا لەگەڵی باشوور دەکەین خاوەندارەتی لەو بەرزانەی خوددا بکەین بە هەموو جۆرێکەوە. هەر لە سلێمانی و لە شاری جادەی سەهۆڵەکە کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەر کۆبوونەوە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیدا هێرش شارە زووری ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەری کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێزی کوردستان ڕایگەیان. بڕیاری داوە کە لە ئەفریندا کۆتایی بە دموکراسیەت و ئینسانیەت بێنێت بەڵام شەروانان و گەلانی ئەفرینیش بڕیاریان داوە ئەو خەونەی ئەردۆغان بەخۆی و چتەکانیەوە لە گۆڕ بنێن. ما وەک کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێزی کوردستان و ژنانی گەنجی تێکۆشەر لە باشووری کوردستانەوە بڕیارمان داوە کە بە ڕۆحی کۆبانێ و نەفەسی شەهید دەستینە و جیوارە و گەنجۆ بەشداری بەرخودانی سەردەمیانەی ئەفرین ببین. بۆ ئەو مەبەستەش ڕۆژی سێشەمە
بەرواری سی یەکی 2010 سعات 9 سەر لە بەیانی ڕێپێوانێکی درێژمەودا لە شاری سلێمانیەوە لە شەقامی ساوڵەکە ڕاستەوخۆ بەرەو دەرگای سێمەلکە و لەوێشەوە بەرەو کانتۆنی ئەفرین دەست پێ دەکەین. بانگەوازی بۆ گەلی باشووری کوردستان بە تایبەت ژنان و گەنجان دەکەین کە بەشداری لەو ڕێپێوانەدا بکەن. هەروەها بانگەوازی بۆ تەواوی پارت و لایەنی سیاسی و ڕێکخرا و کەسایەتیەکان و دەستگا ئەمنیەکان دەکەین کە بەڕۆحێکی نەتەوەیی ئەرچی ئەخلاقی و نیشتیمانی خۆیان پێک بێن و پشتگیری لەو ڕێپێوانە درێژمەودایە بکەن و بە خاوەندارێتی کردنیان لە ئەفرین کۆتایی بە زوڵمی ئەردۆغانی چێتە بێنن. لە دەبەری ڕاپەڕینیش دوای 2 ڕۆژ لە چالاکی چادرگا بۆ پشتیوانی ئەفرین کۆتایی هات. زیلان سەلاحەدین ئەندامی ژنانی گەنجی تێکۆشەر داوای خاوەنداریکردن لە بەرخۆدانی ئەفرین کرد و وتی داوای لە هەموو تاکەکان و چین و توێژی کۆمەلگاکان دەکەین. هەرمان دووبارە بۆ پاراستنی ئەفرین و خاکی ڕۆژئاوای کوردستانمان سەفەربەر ببن و بەشداری ناو ڕیزەکانی یەپەگە و یەپەژە ببن. لەلایەکی ترەوە لە پارچی لەیلا قاسمی شارۆچکەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان بۆ پشتیوانیکردن لە ئەفرین دژی هێرشەکانی دەوڵەتی تورک دەستکرا بە چالاکی چادرگا. لەو بارەیەوە میران محەممەدە ئەندامی کۆمەڵی گەنجانی وڵات پارێزی کوردستان وتی ئاکە پەی فاشیست بەردەوام هێرشی نامرۆڤانە و نائەخلاقی دەکاتە سەر براکان و خوشکانی ئێمە و ئەم چادرەش بەردەوامە بێەوە ئێمە لێرەوە پەیامی خۆمان دەگەین بە هەموو تاک بە تاکی گەلی کورد بە تایبەتی باشوور ئەم هێرشانەی تورکیا شەرمەزار بکەن و هەرگیز بێدەنگ نەبن لە بەرامبەر ئەو هێرشانە. هەروەها بەشێک لە دانیشتوانی شارۆچکەی مەخمور و پەنابەرانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی بە گربوونەوەیە هێرشەکانی سوپای تورک و چەتەکانیان بۆ سەر ئەفرین شەرمەزار کرد و پشتیوانیان بۆ ئەفرین دووپات کردەوە. ئێمە وەک دانیشتوانی سنووری مەخمور و کامپی شەهید ڕۆستەم جوودی بۆ بەرەنگاربوونەوەی هێرشی سەر ئەفرین و بەرخودانی ئەفرینیەکان داوای یەکڕێزی کورد دەکەین لە هەر شوێنێک بێت. هەروەها داوا لە حکوومەت و پەرلەمانی کوردستان دەکەین لەسەر هێرشی تورک و شەهیدکردنی نێتەوەکەمان لە ئەفرین بە زومان و هەڵوێستێکی ڕوون و زوڵال هەڵوێستیان هەبێت و وەک چۆن بۆ کۆبانی هاوکار و پشتیوان بووین بۆ ئەفرینیش کاردانەوەیان هەبێت و بە هەمان توانا و بێنە دەنگ و داوا و ناڕەزایەتیەکانی هاوڵاتیانی شار و شارۆچکەکانی باشووری کوردستان بگەێنە ڕێکخراوە جیهانیەکان و هاوپەیمانی. بەڵێ بینەرانی بەڕێزەر ئێستاواڵێکی بە پەلەمان لە بەرخودانی سەردەم لە ئەفرینەوە پێگەشتووە ڕاگەندراوێکی هێزەکانی سووریای دیموکراتیە لەو ڕاگەندراوەدا هاتووە کە گوندی کەڤەرکەر کە هێرش کراوەتە سەری هێرشەکە لەلایەن شەڕوانانی هەسەدەوە تێکشکێنراوە. لەو چوارچێوەدا ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی سووریای دیموکراتی ئاشکرای کردووە بە تەواوەتی ئەو هێرشەی کە کرابوویە سەر ئەو گوندە تێکشکێنراوە دەوروبەری ناوچەکەش بە تەواوەتی لە چەتەکانی ڕژێمی تورک و سەربازانی پاکراوەتەوە ڕایگەاندۆ گوندی کەڤەرکەر سەر بە ناوچەی ڕاجۆی ئەفرینە. لە شاری سلێمانی باشووری کوردستان شاندێکی باڵای هاوبەشی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک کۆمەڵگەی دیموکرات و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار کۆمەڵەی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار سەردانی نوێنەرایەتی ڕۆژاوای کوردستانیان کرد و پشتیوانی خۆیان بۆ ئەفرین دووپات کردەوە. بە مەبەستی پشتیوانی لە شۆڕشی ڕۆژاوای کوردستان و بە تایبەتی بەرخۆدانی سەردەم لە کانتۆنی ئەفرین پارت و لایەنە سیاسی و مەدەنیەکان بەردەوامن لە سەردانیکردنیان بۆ نوێنەرایەتی ڕۆژاوا لە باشووری کوردستاندا. لەو چوارچێوەیەشدا ئەمڕۆ شاندێکی باڵای ڕۆژهەڵاتی کوردستان بە سەرۆکایەتی زیلان بەژین هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک لە شاری سلێمانی سەردانی نوێنەری ڕۆژاوایان کرد و لەلایەن عەبدولکەریم عومەر هاوسەرۆکی کاروباری دەرەوەی کانتۆنی جەزیرە و شاندێک لە نوێنەرایەتی ڕۆژاوا پێشوازیان لێکرا. لە دوای سەردانەکە زیلان وەژین هاوسەرۆکی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک ڕایگەیاند ئامانجی سەردانەکەمان گەیاندنی پشتگیریمان بوو بۆ ئەو بەرخۆدانەی لە شاری ئەفرین دەکرێت. لە ئێستادا گەلی ئەفرین بەرخۆدانێکی مەزن دەکات لە دژی داگیرکەری تورک. گەر پێویست بێت ئێمە پشتیوانی گەلی ڕۆژاوا دەکەین و شاند بەشانی گەلی ئەفرین شەڕی داگیرکەری دەکەین. هاوکات دوێنێش لە چوارچێوەی پشتیوانی لە بەرخۆدانی ئەفرین شاندێکی حیزبی زەحمەتکێشانی کوردستان سەردانی نوێنەرایەتی کانتۆنی ڕۆژاوایان لە شاری سلێمانی کرد. شاندەکە ڕایگەیاند ئەوان وەک حیزبی زەحمەتکێشان ئامادەن هەموو هاوکاریەک پێشکەش بە ڕۆژاوای کوردستان و کانتۆنی ئەفرین بکەن.
ئەندامی ئەنجومەنی باڵای جوڵانەوەی نەوەی نوێ ڕابوون معروف ڕایدەگەنێت ئەو شێوازە حکومڕانیەی لە ڕۆژاوای کوردستان هەیە شێوازێکی نوێ و شایستەی ئەوەشە هەمووان داکۆکی لێ بکەین هەروە ڕایدەگەنێت دەبێ هەموو گەلانی دنیا بەگەلی تورکیاشەوە دژی هێرشەکانی ئەردۆغان بن بۆ سەر عەفرین و لە دژیان بۆستنەوە و شکستیان پێ بهێنن. لە دیدی ئێمەوە ئەزمموی حکومڕانی خۆراوی کوردستان و باکووری سووریا لە ناویشاندا کانتۆنی عەفرین نمونەیەکی حکومڕانین کە جیاوازە لە هەموو ئەو نمونە حکومڕانیەی کە دیان ساڵە لە خۆرڵات ناوەڕاست سەپێنراوە بە هەموو پێوەرێک ئەو نمونە حکومڕانیەی خۆراوی کوردستان و باکووری سووریا شایستەی ئەوەی هەمومان دیفاعی لێ بکەین و ئەم نمونەیە بکەین بە نمونەیەک بۆ پارچەکانی تری کوردستان و ئەگەر سەرنجێکیشی ڕخنەگرانەی هاوڕێیان و دۆستانەشمان هەبێت سەبارەت بە دۆخی دیموکراسی و دادپەروەری لە هەر شوێنێکی پارچەکانی کوردستان پێشی بخەین بۆیە لە دیدی ئێمەوە بە هەموو پێوەر و پێوانەیەک ئەزمموی حکومڕانی خۆراوی کوردستان و باکووری سووریا لە ناویشاندا عەفرین شایستە ئەوەیە هەموو گەلەکەمان بە دەوریدا کۆی بێتەوە بە یەکەوە دیفاعی لێ بکەین. هیچ ڕەوایەتێکی نییە پێویستە هەموو گەلانی سەر ئەرز بە گەلی تووچاشەوە دژی ئەو هێرشەی ئەردۆغان بۆ سەر عەفرین بوەستنەوانی ئەو ڕوبەڕووی ببن و شکستی پێبێنن. ئێمە متمانەمان بەگەلەکەمان هەیە لە عەفرین و خۆراوی کوردستان و باکووری سووریا دڵنیای سەردەکەون. ئەم پێمان وایە حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان هەردووچیان قۆڵبەست کراون لەلایەن حزب سیاسەکانی هەرێمی کوردستان و دوو حزب حکومڕانەکە بۆیە چاوەڕوانیشتی باش لەو ئیدارەی ئێستا ناکرێت بۆیە چاومان لەوەی ئەو ئیدارەی بگۆڕین. ژمارەیەک گەنج و چالاکوانی شاری کەرکووک پشتگیری خۆیان بۆ بەرخودانی عەفرین ڕاگەیاند هەروە لە شارۆچکەکانی خورماڵ و سەید سادق و شاری سلێمانیش هێرشەکانی سەر عەفرین ڕسوا کراون. لە عەفرین بەرخودانە کەرکووکیش پشتیوانە. لە گەڕێکی ڕەحیماوای شاری کەرکووک ژمارەیەک گەنج و چالاکوانی مەدەنی گردبوونەوەیەکیان بۆ پشتگیری لە عەفرین ئەنجامدا. ئاوەرە کەرکووکی یەکێک لە ڕێخەرانی گردبوونەوەکە بەیاننامەی گردبوونەوەکەی خوێندەوە و ڕایگەیاند. ڕایەکان دەڵێن دڵمان لەگەڵتاندایە و پشتیوانتانین ئێمە لێرەوە لە کەرکووکەوە بەدەنگێکی بەرز و زوڵاڵ هاوار بۆ ئازادی و کەرامەتی ئێوە دەکەین و داواتان لێ دەکەین بەردەوام بن لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریز و سەمکاری بە هەموو فۆرم و ڕەنگەکانیەوە دڵمان لەگەڵتانە و دەنگیشمان وەک نرکە و قرمەی دۆشکەکانتان ڕوو بە سەمکاری و تیرۆر و فاشیزمە. لەلایەکی دیکەوە کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە لە باشوور سەردانی چالاکی چادری کۆمەڵەی گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێکۆشەریان کرد کە بۆ پشتگیری لە عەفرین لە شاری سلێمانی هەڵیانداوە. ئیبراهیم محەممەد ئەندامی ئەنجومەنی کۆمیتەی خانەوادەی شەهیدانی پەکەکە وتی کوڕان و کچانی سلێمانی پشتگیری لە شاری عەفرین دەکەن. گەلی شاری عەفرین بە تەنها نییە هەموو کوردستانی گەورەی لەگەڵا 40 ملیۆن کوردی لەگەڵا. لە ناو بازاری شارۆچکەی سەید سادقیش ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشەر بە مەبەستی پشتگیری لە بەرخۆدانی عەفرین دەستیان کردووە بە چالاکی چادرگا کە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. دەربارەی چالاکیەکەیان شەیماعەتا ئەندامی کۆمەڵەی ژنانی گەنجی تێکۆشەر بە ڕۆژنیوی زیوت. هیواداری خەڵک بە هەڵوێستەوە بەشداری بکەن لێرە هەموو گەلی کورد لەگەڵ عەفرینە گەلی باشوور لەگەڵ عەفرینە ئێمەشک و خەڵکی شارە زۆرەکە خەڵکی سێساق پشتیوانی خۆمان بۆ عەفرین دووباتەکەینەوە. هاوشێوەی زۆربەی شار و شارۆچکەکانی دێگەی باشووری کوردستان چین و توێژە جیاوازەکانی شارەدەی خورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجا بۆ دەربڕینی پشتیوانیان لە شەڕبانان و بەرخودانی گەلی عەفرین گردبوونەوەیشیان ئەنجامدا. لە گردبوونەوەکەدا ئومێد کەمال چالاکوانی مەدەنی ڕایگەیاند. بە ناونیشانی عەفرین سەرەکەوێ ئێمە وەک زۆربەی ڕێکخراوەکانی خورماڵ پشتگیری و هاوسۆزی خۆمان بۆ کوردان و گەلانی ڕۆژئاوای کوردستان ڕادەگەیەنین و بە توندی هێرش و پەلامارەکانی سوپای تورکیای فاشیست بۆ سەر کانتۆنی عەفرین ڕیسوا و مەحکوومەکەین. تا بێگەشتنەوە هەر شاد و بەختەوەر بن.